لە ماوەی وەرزی زستاندا دوکان و مارکێتەکان پڕ دەبن لە سەوزە و میوەی ئەو وەرزە کە بۆ بەرزکردنەوەی سیستەمی بەرگری لەش و دوورکەوتنەوە لە نەخۆشی پێویستە سوود لەو خۆراکانە وەربگرین. لە وەرزی نزیکبوونەوەی هاتنی زستان کاتی خواردنی هەندێک لە خواردن و خواردنەوە زستانیەکانە. لە ناویشیاندا سوپ و قاوە و خواردنە گەرمەکان بەگشتی. لەم وەرزەدا کە بەهۆی سەرما و بڵاوبوونەوەی ڤایرۆسەوە نەخۆشیەکانی سەرما و کۆکە زیاد دەکەن کە ئەمانەش دەبنە هۆی دابەزینی سیستەمی بەرگری لەشی مرۆڤ. ماڵپەڕی NDTV Food لیستی ناوی 3 جۆر خۆراکی بڵاو کردوێتەوە کە لە زستاندا بەسوودن بۆ بەرزکردنەوەی سیستەمی بەرگری لەش و پاراستن لە نەخۆشی. ئەوانیش بریتین لە چاوەنەر، گێزەر، سپێناخ. چاوەنەر ئەم خۆراکە سوورە کە بە مادەی خۆراکی دەوڵەمەندە، دەتوانرێت وەک زەڵاتە بخورێت، هەروەها دەکرێتە چەند خواردنێکی دیکەشەوە، لەوانە سوپ و گۆشت و شێلم بەترش. بە گوێرەی کتێبی خواردنی هینگ فود یان خواردنە شیفاکان ساڕێژکەرەکان، چاوەنەری سوور بەسوودە بۆ هاوسەنگی پەستانی خوێن، هەروەها دەوڵەمەندە بە مادەی دژە ئۆکسان بە شێوەیەکی بەرچاو لە ئەوروپادا بەکاردێنرێت بۆ چاکبوونەوە لە نەخۆشی. لە کاتی هەستکردن بە ماندوێتی بەکاردێت، یارمەتی هەرسکردنی خۆراک دەدات و بەرگریش بەهێز دەکات. گێزەر خۆراکێکی ڕیشاڵی بەسوودە، دەوڵەمەندە بە کانزاکان، ڤیتامینەکان و بیتا کارۆتینیەکان، هەروەها بڕێکی زۆر لە مادەی خۆراکی تێدایە. گێزەر لە زۆر خواردن و خواردنەوەکاندا بەکاردێت، وەک میوە دەخورێت و لە چێشت و لە سەڵاتە و زۆر لە خواردنەکانی دیکەدا بەکاردێت، هەروەها بە شێوەی شەربەتیش دەتوانرێت بخورێتەوە. گێزەر بەسوودە بۆ ئەو کەسانش کە دەیانوێت کێشی لە شیان دابەزێنن بەهۆی بەرزکردنەوەی ئاستی بێتا کارۆتین و لۆتین لە لەشدا کە ئەوانەش بەسوودن بۆ بەهێزی چاو، هەروەها بەرزکردنەوەی بەرگری بە ڕێژەیەکی زۆر. سپێناخ سپێناخ یەکێکە لە خواردنە زستانیەکان کە خەڵکی بە شێوەیەکی بەرچاو بەکاری دەهێنن بۆ خواردن لە گشت تەمەنێکدا. سپێناخ پێک دێت لە 10 جۆری جیاواز لە فلاڤۆنۆیدی ئالۆس کە ئەوانیش چەند توخمێکن کار دەکەن وەک دژە هەوکردن، هەروەها کار دەکەن بۆ بەهێزکردنی سیستەمی بەرگری لەش. سپێناخ یەکێکە لەو خواردنانەی دەوڵەمەندە بە ڤیتامین و کانزاکان.